سلااو لە ڤیدیۆدا من چۆنیەتی خۆ تۆمارکردن و مامەڵەی پارەت لە زیچارج پێنیشان دەدەم. هۆی شێوازی بەکارهێنانەوە تۆمارکردن و پارەدان لە سیچارج زۆر ئاسانە. لێرە من هەنگام بە هەنگاو ڕێنەمای تۆ دەکەم لەسەر چۆنیەتی تۆمارکردن و پارە داخڵکردن لەسەر نوێترین جزدانی ئەلەکترۆنی. سەرەتا تۆ پێویستە یەکەم جار ئەپلیکیشنێک دابەزێنی لە گوگل پلەی یان ئەپڵ ستۆر. دوای ئەوە وەک دەبینیت پێویستە ئەپلیکیشنەکە بکەیتەوە و خۆ تۆمارکردن داگری. ڕاستەوخۆ دەچیتە سەر تۆمارکردن، ژمارەی تەلەفۆنەکەت بنووسە کە دەتەوێت تۆماری بکەیت، بەڵام ئاگادار بە دەبی ژمارەکە بەردەست بێت. ڕاستەوخۆ کۆدێکی OTP بۆت دێت بۆ پشت ڕاستکردنەوە ژمارەی تەلەفۆنەکەت، کەواتە کۆدی OTP گرنگە. دوای پشت ڕاستکردنەوەی ژمارەی تەلەفۆن پێویستە زانیاری تایبەت بە خۆت بڕکەیتەوە، وەک ناوی یەکەم، ناوی کۆتایی، ئیمێل، ڕۆژی لەدایکبوون و پاسوۆرد. ئەم پاسوۆردە دەبی پێک هات بێت لە پیتی گەورە و بچووک، ژمارە و سیمبۆل. ئێستا پرۆسەی تۆمارکردن سەرکەوتووە. با ئێستا پارە بخەینە ناو بەلەنزی زیچارج. بێگومان بەکارهێنانی ئەپلیکیشنەکە بە تەلەفۆن و پاسوۆرد دەبێت کە لە کاتی تۆمارکردن هەڵت بژاردووە. کاتێک ئەژمێرەکەت دەکەیتەوە دەبینیت بەشی داخڵکردن و ڕاکێشان هەیە. داخڵکردن داگرە. ئەم خزمەتگوزاریە بۆ بەکارهێنەر بە شێوازێکی زۆر ئاسان و دۆستانە دانراوە. ئێستا دەتوانیت هەڵبژێریت بە کام شێواز پارە داخڵ بکەیت. لەم نمونەیەدا من فاست پێ هەڵدەبژێرم و 10,000 دینار دیاری دەکەین. ئێستا پێویستە لە ڕێگای ئەژمێری فاست پێی خۆتەوە حەواڵەکە قبول بکەی. تەواو بوو. ئێستا 10,000 دینارت هەیە لە حسابی زیچارجەکەت. هیوادارم سەرکەوتوو بیت. خوات لەگەڵ.